بینەرو و بیسەر عزیزەکانم لا شوێنەکەن سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ. ئەم ئێوارەیەمان زۆر جیاوازە، میوانداری شاعیرێکی زۆر بەڕێزمان کردووە، ڕاگەیاندن کارێکی بەتوانە، ئەویش کاک هەستیار ڕەزایە کە بەڕێزیان ئەمڕۆ لێرە میوانە قسە و باسەکەین لەسەر ئەزموونی شاعری هەروەها ئەزموونی کاریگە ڕاگەیاندنی بەڕێزیان. کاک هەستیار بەخێر بێیت، سوپاس بە ئامادەبوونت. زۆر سوپاس پەشێو خان، سڵاو لە جەنابەت و لەم خۆشەویست و ئازانی پشتی کامێرە و لەو بینەرواز خۆشەویستانەشی کە دانیشتون و سەیریە ماکەن. هیوادارم هەمیشە شاد و بەختەوەر و کامەران بن ئینشەڵڵا. هیوادارم. کاک هەستیار پێم خۆشە یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم. ناوەکە سەرنجی ڕاکێشام. ناوەکەت ناوی ڕاستەقینەی خۆتە یاخود ناوی شعریە؟ چونکە زۆرێک لە شاعرە بەڕێزەکان بەتایبەت ئەوانەی کە هەمان تەمەنی تۆیان هەیە کەێنە ناو وەسەتەکە و ناو کاری هۆنراوە نووسین حەزەکەن ناوێکی شعری بۆ خۆیان هەڵبژێرن. بزانم کاک هەستیار ناوی ڕاستەقینەی خۆیت یاخود ناوی شعریەتی؟ بەڵێ من خۆم هەر ناوم هەستیارە. باشە. بە هەستیار ڕەزان ئاسراوە. ڕاستە بۆ پاڵپشت بۆ قسەکەی جەنابەت زۆر کەسەیە نازناویان لە خەبی شعری بەکارێنێ. نەخێر من ناوی خۆمە، بەڵام معنایەکی جوانی هەیە. یعنی من کاتێکە بۆ ناوەکەی خۆمە گەڕام کە بزانم مانای چییە. ناوەکەی من ڕێک کوردی پەتیە. باشە. مامۆستا هەژار لە کتێبەکەی خۆیان لە هەمانە بۆرینەیە کە قاموسێکی کوردی گەورەیە هەستیاری هێناوە، ئەفەرمێ هەستیار واتە شاعیر. مرادیفی ئەویش هۆزانمانەیە، هۆزانیش واتە شاعیر. کۆن لە سەردەمی کۆنا بۆ کەسانی کە شعریان نووسی و خاوەنی ئیحساس بوون و ئەوە بوون پیان وتون هەستیارە، یعنی شاعیرە یان هۆزانڤانە یان هۆزانە ئەزانێ شعر بنووسێ. جا بۆیە ناوەکە ڕێک تقریبان لەگەڵ پیشە و حەز و خولیاکانی خۆمە یەکی گرتوتەوە. زۆر ڕاستە. کێ ناوی کاک هەستیار؟ من دایکم ناوی ناوم. دایکت ناوی دەستی خۆش بناوێکی جوانی ناوێت. چۆن بۆ لەو یعنی ئەو کاتەی کە ببوورایمە بەس منەوەێک بڵبم بە تەمەەن بیاین، بەڵام هەر ئەو سەردەمەی کە ئەمە ئەو ناوانە نراوین ئەو سەردەمە زۆر ئەم ناوانە تازە بووە. ینی چۆن بۆ بیری لەوە کردوێتەوە؟ قەت باست نەکردووە لەگەڵێ؟ وەڵاهی باسم نەکردو، بەڵام ئەمە پرسیارێکی باشە، منیش لەوانەیە باسی لەگەڵێ. بەڵام دایکم ڕۆحێتێکی زۆر جوانی هەیە و کەسێکی ینی بەدیقەتە. تەسەورەکەم بینی بێتی بەرژووی کەوت بێ یان گەڕابێت. ناوێکی زۆر جیاواز بۆ ئەو سەردەمە تەمەن درێژ بێت. منیش کوڕە گەورە بووم کە ناوی ناوم دیارە حەزی کردو ناوێکی ئەوم خوای گەورە لێکتان نەکا ئیشەڵڵا. بزانم کاک هەستیار ماوەی چۆنەکە تۆ لەم بوارە کار ئەەکەی؟ چۆن بوت خۆ یەکلایی کردەوە بۆ شعر لای تۆ چی ئەگەیەنێ؟ وڵاهی ڕاستی ئەگەر باسی کاتکەین من تۆزە زاکیرەم جارجار فێڵم لێکا، بەڵام بە دەقیقی نازانم یەکەم تێکستم کەی نووسیوە یان یەکەم تێکستم کامە بووە یان بۆ ساڵێک گەڕێتەوە. بەزەونەی بزانم لەوانەیە 15 ساڵێک ببێ، ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە کە لەم بواران. خۆی عادەتەن مرۆڤ لە خوێندنەوە دەست پێەکە. بەتەکیت کاتێککە تۆ خوێنیتەوە بزانی خوێنەرێکی باشی کە خوێنەرێکی باش بووی حەزت لە بوارێکە. من حەزم لە شعر بوو و کاتێک شعرە کلاسیکە بکۆنەکان خوێنیتەوانێ و دووبارە ئەو سەردەمەی خۆت و هەستەکەی ڕۆحێتی تایە و مەسەلەن ئیلهامێکت هەیە و دەستەتوانێت قەڵەم بگرێ شتە نووسی کە ئەینووسی پیشانی کۆمەڵە کەسی دوای هەوڵی بۆی. ینی بزەبت تقریبان بەم سیلسیلەیە منیش هاتووم. دوجار کە ئەو بابەتانی ئەنووسیت کۆمەڵە کەسی زۆر پرۆفشناڵ و باش سەپۆرتەکەن وەڵێن باشە، تۆ زیاتر پەرە بەخۆتەیت و مەسەلەنچی کێشەکانە خوێنیت و دووبارە ئەتێ بە ئەکادیمیان بی بە شاعیر و بە نووسەر و وەیتر ئەو تەمەنە وردە هاوکارتە بێ بۆی کا کەسێکی نووسەرێکی باش. بەڵام بە بڕای من هەر کەسێ بێ بە نووسەرێکی باشە بێ خوێنەرێکی باش بێ پێش ئەوە. بزانم مەسەڵەن ئیلهامە لە شاعریکێ وەرەگرە و سەردەمە لە سەرەتای دەست پێکردنی ئەوەی کە بنووسیت. حەزت بە خوێندنەوەی مەسەڵەن شعری کێ بوو؟ نووسینی کێ بوو؟ من بە شعرە کلاسیکەکان دەستم پێکرد. لە قورس نەبوو لە سەرەتایە بە شعری کلاسیکی دەستی پێ بکەیت؟ کلاسیکی ئێستش خەڵک زۆرێک لی تێناگا بەتەکیت. بۆیە بەڵێ قورس بوو، بەڵام ئەو کەسانی لە قورسەوە دەست پێکەن بە تەسەوەری من باشترە. ینی لە بەرهەمە زۆر قورسەکانەوە دەست پێکەن دوجارەمانی تر ئاسانە بێ بەلایەنەوانێ. وەکو ئەوە نیە تۆ زۆر بە بەسیتی و بە سادی و بە سانایی دابەزی دوای بابەتەکەت لێ قورس بێ. بۆیە بەڕاستی من لە مەحوی و نالی و سالم و کوردیەوە دەستم پێکرد. ئیتر دوایی شۆڕبوومەوە بەناو هێمن و گۆران و تا ئاماخیری مامۆستا عەبدوڵڵا پەشێو و مامۆستا شێرکۆ بێکەس و ئەم سەردەمانەی خۆمان کە وردە یەتەوانێ
لەگەڵ هەردوو سەردەمەکە هەوڵم ماوە ئینسیجامێکمە بێ گونجاندنێکم هەبێ هەم بۆ کلاسیک و هەم بۆ ئەم ڕێبازە تازانیشی کێسا ئەدەبیاتی لەسەرەوە پێ نووسێ بەڕاستی. باش وەکو باست کرد خۆ لەم نێوەندەیە ڕێک خستووە حەزت ئەکرد لە کام سەردەما بژایتایە زیاتر و حەز دەکرد لە سەردەمە کلاسیکەکە بژایتایە شاعیرێکی ئەو سەردەمە بوویتایە لە بەرەوەی هەمنی ئەەکەم جار بە کلاسیک دەست پێ کردووە و شارەزایەکی باشی شت هەیە لە ئیرانی ئێمە لە کلاسیکە زۆر زۆر تایبەتن باشە زۆر تایبەتن یعنی تۆ تەسەور ناکەی باشە حەکیم بوون زانابوون دانابوون فەیلسوف بوون مامۆستای ئاینی بوون ئەو هەموو زانستیان خوێندو ینی علمی منطق و کەلام و قورئان و حەدیث و فەلسەفە و چەند زمانێکیان زانیوە و ینی هەمویان تورکی و فارسی سنوورە چی سنوور هاوسنووریان بۆ زانیویانە زۆر پڕ بوون هەر بۆیە ئەو نووسینانەشی کە نووسیویانە لە مستەوایەکایە یعنی تەسەورەکەی لە مستەوایەکە ئەوە نەبەرزە زۆر جار مەسەلەن من برادرم هەیە ئێستا من دوو دێڕم لە خەیاڵا بووی مامۆستا ئیتاربەی جاف هەڵە نەبم ئەفەرمێ کە زوڵفی قامەتی پۆشی وتم یا ڕەب چه سڕێکە لەلایەک زوڵمەتی کوفرە و لەلایەک نووری ئیمانە وتی کاکە سەرۆڵای لەمە تێناگەم کە قسەمانە کرد وتم تۆ چی لێ تێگەمە شعری تاربەی جافە وتی وڵی واز دەکەم عاشقی کەسێک بووە ئەم کەسا منە جوانە کوفر و ئیمانی لێ تێکەڵ بوو مع العلم نا ئەم تێکستە لە تەکیەکی ذکرکردنە وتراوە کاتێ مەسەلەن تاربەی جافە بینێ دەروێشە زیکرەکە قژیان بەراوەتەوە بۆ خوارەوە لا إله إلا الله کەن بەلایەکە ئاڵێ لا إله بەلایەکە ئاڵێ إلا الله ئەفەرمێ کە زوڵفی قامەتی پۆشی واتە کە زوڵفی دەموچاوی داپۆشی وتم یا ڕەب چه سڕێکە لەلایەک زوڵمەتی کوفرە و لەلایەک نووری ئیمانە کاتێ تۆڵی لا إله واتە هیچ خوایەک نییە ئەمە زوڵمەتی کوفرە کاتێڵی إلا الله ئەمە سابتەکەی إلا خوانە بێ ئەمە نووری ئیمانە وێ بەڕاستی تێگەیشتن لەو شاعیرانی ئمە چکە توانە و خەلفێتێکی زۆر مەزن و باشیانە بووە زانی چۆنە ینی هینی ئەوێ چۆنەڵی زانستەوێت تۆ دیقەت بە پێشۆخان ئێمە 122 ڕێگەمان هەیە بۆ جوانکردنی شعر باشە ئەو پرسیارە ڕێگەیەکی زۆرەوە ینی 122 ڕێگەمان هەیە بۆ جوانکردنی شعر مۆسم مەجازمان هەیە ئیستیعارەمانەیە کینایەمانەیە تەشبیهمانەیە زۆرێک لەمانە سادەن مەسەلەن تەشبیهی سادەمان هەیە لێن زوڵفت وەکو شەو وایە هەردووشیان ڕەشنەمە تەشبیهی سادە تەشبیهی زۆر قورس و ئەوە هەیە کە کەم شاعیر ینی یەک دیوانە گەڕێیت بۆ ئەم دیوانە کاملی شاعیرێکە توانیوێتی 2 جار 3 جار شتێکی ئاوا بکە کە غارقی ئەم عاداتە بێ شاعیرمان هەیە وەکو نالی هەموو شعرەکانی هەموو شعرەکانی توانیوێتی ئەمەیتیا بکە ئەخرەمە مەم زۆر مهمە تۆ دیقەت بە نالی کاتێکە سلێمان پاشا وەفاتەکە و ئەحمەد پاشا ئەبێ بە پاشا لەم شاری سلێمانیە ئەفەرمێ چی ئەفەرمێ تا نەگریە ئاسمان و تەم وڵاتی دانەگرت ئەفەرمێ کاتێکە سلێمان پاشا وەفاتی کرد ئەمە ئیفتینایە ئیفتینا چییە ئیفتینا ئەوەیە بە یەک کەرەستە باشە بتوانی دوو شتی مەسەلەن سارد و گەرم بە یەک جۆر وشە کۆکەیتەوە خۆشی و ناخۆشی بە یەک جۆر وشە وەسفکەیت باشە سێری نالیکە فەرمێ تا نەگریە ئاسمان و تەم وڵاتی دانەگرە فەرمێ کە سلێمان پاشا مرد ئاسمان تەم دایگرت و گریا هەور باران باری ئەو ڕۆژێکە ئەو ڕووداوە ڕوویە ئەمنە خەمبار بوون بۆ تۆ هەر بەم ئەداتە سێریکە گوڵ چەمەن ئارانە بوو هەم لێوی خونچەوانە بوو ئەفەرمێ کە ئەحمەد پاشا شادە سەر حکم کە بارانە بارێت چیە بێ سەوزە بێ و شینە بێ و گوڵەکان خونچەکان ئەکرێنەوانێ و وەسفی هاتنی خۆشی ئەمی کردو و وەسفی ناخۆشی ڕۆشنی ئەویشی کردو و بە یەک جۆر لە شعر خەمە توانایەکی زۆر مهمە بەڕاستی ئەگەر تۆ بتوانی ئەمە بکەیت بۆیە ئەو جۆرە لە کلاسیک کە ئیشی لەسەر کراوە زۆرێک لە شاعیران ئێمە بەداخەوە لە ئێستا ناتوانن پێ بن باش بزانم ئەو بابەتی باست کرد چەند جۆرێک لە بابەت و لە قافیە و شعر هەیە مەرجە لە ئێستا شاعیرەکانی ئێمە مەسەن ئەو بابەتانە بخوێننەوە یاخود ئەڵێ من شاعر مەسەن شعرە نووسم بۆ نیشتیمان مەسەلەن بۆ عاشقەکەم ئەینووسم پێویستیم بم بابەتانە نییە ئەگەر باسی بۆ نمونە ڕاگەیاندن بکەین باسی پزیشکی بکەین باسی مامۆسایی بکەین مەسەن ساڵانە
دەورە ئەبینە خول ئەبینێ مەسا خۆی ئەبدەیت دەکاتەوە شاعیر لە ڕێگەی چێوە توانێت خۆی ئەبدەیت دکاتەوە لە ڕێگەی ئەو شاعرە کلاسیکیانە ئەو بابەتانی کە باست کرد شاعیر ئەتوانێت خۆی ئەبدەیت بکاتەوە ئێمە بابەتمان زۆرە بۆ ئەبدێت بوون بە تایبەتی لە هونەر و لە شعرە مەجای زۆر هەیە بە تایبەتی ئێمە خاوەنی خەرمانێکی گەورەین لە شعری شاعیرانی کلاسیکی پێش خۆمان کە ئەمان توانی ویانەشتی سەرسوڕهێنەر بکەن چیرۆکی سەرسوڕهێنەریانێ تۆ ئەتوانی لەمەوە دەرگایەک بێ دەرچەیەک بێ بۆ ئەوی دووبارە فێری ئەم ڕێبازانە بی ئاخر ئێمە ینی ئێستا هەر 16 بە حرمانەیە تۆتانی پێی بنووسی ئەنی ناخۆشە تۆ شاعیری بی نەتوانی بێت بە جۆرێک لەو بەحرانە بنووس ئەزانی چێ پێش خان سەرنج بۆ لای شتە ڕاکێشان حەزەکەم بێڵە ئێمە جۆرە نووسینمان هەیە خەڵک بێڵن شعر خۆی لە بنەڕەتا شعر نییە ینی من زۆرە بینم شت لە فەیسبوک باشە ئەبینم نووسیوێتی و دایناوە ئەمە پێڵێن دەردە دڵ پێڵێن بێتاقەتی بۆ خۆت شتە نووسیە خ پێش ێستش بتۆم باس کرد کاتێ مەوسع عەبدوڵڵا ئەگەر بە کورد وت خەریکی چیت و ئیشت چیە بڵێ دوای شعر نووسین ئیشت چییە ئەخر خەڵک زۆر حەزی بەمەیە لە مەوسیمێکە خۆ من پێم ناخۆش نییە یا لە تەمەنێکمان بین بە شاعیر فۆرمی شعر ینی ئێستا خەڵک وازانێ ڕێبازی ئازاد کاڵێ بە ڕێبازی ئازاد بنووسە ئیتر هیچ کۆتوبەندێکی نییە بڕوبی نووسە نەکاکە ئەو مامۆستا بەڕێزانی کە هەستان بەدانانی ڕێبازی ئازاد بۆ ڕزگاربوون بوو لە کۆتوبەندەکانی کلاسیک معنانا ڕێبازی ئازادی تر هیچ ڕێبازێکی نیە و تۆ چۆن حەز لێ بنووسە و چی بەدڵی خۆتە بینووسە نا ینی ئەگەر تێ فۆرمی شعر وەربگرێ ئێستا چۆن مەسەن تۆ ڕۆمانێکە نووسیەکە بچێ فۆرمی ڕۆمان یا فۆرمی پەخشان یا فۆرمی ئەو وەرگرێ بێ کۆمەڵە شتەی بیزانی ڕاستی من پێم ناخۆشە و هاوکاری هەموو کەسێکی شەمەمیشە کە بیەوێت فێری ئەم ئوسلوبە لە نووسین ببێ یان بێ فێری ئەوە بێ لەبەر چی لەبەرەوەی کە کاتێک تۆ ڕاگەاندکاری خۆشە ئەکادیمیان ڕاگەاندن کاروی و کاتێککە شاعریشی خۆشەش ئەکادیمیان لە بابەتی شعرا بزانی بۆ بتوانانی بنووسی و شعر بە بڕای من ئیلهامیشە ینی زۆر گرنگە ئەم نقطەیەم زۆر لا گرنگە بۆیە حەزەکەم بیڵم بۆ بورە شعر ئیلهامە لای من شعرەوە نییە تۆ دانیشی ڕێکخستن و جێی بۆ بخڵقێنی و گوڵە بکوژێنیتەوە باران ببارێ و نازانم ئەشتانە شعر ئیلهامێکە تەقە لە دڵی تۆیە و تۆ توانی بی ئەو تۆ ئەنووسی ینی تۆ ئەو نانووسی ئەو تۆ ئەنووسێتەوانی و ئیجبار تەگا بنووسین و بە قەڵەم گرتن من خۆم 3 مانگ هەبوو هیچم ننووسیوە ینی بێتاقەت نامیتەم 3 مانگە دانیشم بڵێم وەڵی ئەجۆهاکەی نانە پەیوەندی بەوە نییە شاعیر جاری وایە لە مردنی ئەسە مەسەلەن لە مردنی کەسێکی زۆر ئازیزە شعرێکە نووسێ لە وڵاتەکەی کە داگیر کراوە شعرێکە نووسێ لە خۆشەویستیکی قوڵی بۆش معنی هەمووی ئیلهامە هیچ ئامادەکارێکی ناوێت نەپێویستی بەوە نییە تۆ خۆتی بۆ بگۆڕی و گوڵۆ بکوژێنیتە و فانۆزیش پێ بکەیت و ئەم شتانە ئەگەر تۆ بەهرەکەتیانە بێ ناتوانانی هەروەکو هونەری هەموو هونەرەکانی تر تۆ بەهری وێنەکێشانت نەبێ ناتوانانی گۆرانی وتنت نەبێ ناتوانانی هەموو هونەر بەعام ئیلهامێکە خوای گەورە مەسەڵەن بە تۆیە بەخشێ زۆر ڕاستە بزانم کاگەسیار بابەتێکمان پێشکەشکەیت بەسەرچاو ناوی چییە ئەم بابەتی پێشکەشمانەکە کەی نووسیوتە وەڵاهی من چەند تێکستێکم هێناوە بۆ ئێستا لە خۆت کامەیان بە باش ئەزانیت پێت خۆشە ئامادەت کردووە ئەومان پێشکەش بکە ئەم بابەتە بابی خوێنمەوە دوای ڕوونکردنەوە بووە زۆر باش فەرموو تکاکەم هێندە زوو عاشقم مەبە و واز و مێژیانمەوە من مناسە لە ڕێی شعر و دێڕین و سینەکانمەوە تکاکەم من بەو چاوەشینە جوانەی خۆت مەبینە بە زەردەخەنەی سەر لێوم فری و مەخۆ من ژیانم هەمووی شینە ئاخریانم من کەی هێندەی شعرەکانم نەرم و ناسکوونیانم کوا بۆ ڕادەی تۆیڵەی میهرەبانم بۆ یاڵم تۆ نامناسی و ڕێگەش نادەم خۆشت بوێم چون ئەو دێڕانەی ئەینووسم زۆر جیاوازە لەو دێڕانەی کە پێیە دوێم شعر و نووسینەکانی من لە خۆم ناچن ڕەنگ پەمەین وەک من ڕەنگیان نەپەڕیوە وەک من ڕەنگ زەرد لە پاییزی کوچەی دڵی بێوەفایەک خۆزگەکانیان نەوەریوە بۆیە ژیانە تکاکەم تکایەکی شاعیرانە هیچ ئەوینێک لەگەڵ دڵم دنیات منێ کە دڵنیای کۆتاییەکەی دابڕانە چونکە ئازیز من ئەزانم کە خۆم چۆنم هیچ کەس نایەتە دڵمەوە گیرۆدەی عەشقێکی کۆنم بۆیە پێکی ئەوینی خۆت لە ناو جامی ژیانی من مەخۆرەوە با تۆش وەک من خەمبار نەبی
بەدەست ئەم عیشقە کۆنەوە بۆیە ئەڵم بڕیار مەدە و وازومێ ژیانمەوە من مەناسە لە ڕێی شعر و دیێڕی نووسینەکانمەوە بڕوا بکە من ئەوە نین کە بەو خەیاڵە جوانەی خۆت وێنە و نەخشەت بۆ کێشاوە ئەوەی ئەیبینی هەر شعرە دەنا لە مێژە بڵێکم بۆ عەشق و دڵداری و ئەوین پێ نەماوە بۆیە هەر بۆیە شەڕێگە نادەم هەر بۆیە شەڕێگە نادەم گیرۆ دەمبی و وەڵامێکی ئەوین داریت نادەمەوە ئەوین هەڵی زۆر پێکردوم جارێکی تر ئەو هەڵەیە ناکەمەوە سپاس دەستە خۆش بێ بزانم ئەوەنەی لە شعرەکەی دیار بوو ئەوەنەشی سێری بابەتەکانتم کرد عیشق بەشێکی گەورەیە لە نووسینەکانی تۆ بزانم عشق لای تۆ چیە گەیەنێ گرنگە عشق لە شعرە وڵی بەڕاستی بابەتی عیشق بابەتێکی زۆر زۆر تێر و پڕایانی ئەگەر باسی بکەین هیچەوە هەر ناتوانین نە پێناسێ بکەین نەشی بکەینەوە نێ چکە بابەتێکە بابەتی چەشتنە من چەند جارێکە مەم وتووە مەولانا 63,000 بەیتە شعری هەیە لەسەر عیشق کە پێڵێن ئەفەرمێ وەرە بیچەشە تا بزانی ینی نازانێ بڵێتی لەسەری بۆیە بابەتی عیشق بەڕاستی شەکە لە بابەتانش وەکو بابەتی مردن بابەتی عیشق بابەتی خوددا کۆمەڵێک بابەتەن لە مێژووە بە تەریخی مرۆڤ نووسینێکی بێشماری لەسەر لە جێسی دکتۆرا لە کتێب لە نووسین لە راپۆرت لەوانە عیشقی شەکە لەو بابەتانە بسەڵن بۆیە ئەگەر باسی عیشقەکەی ناتوانانی باسی بکەی بەڵام مەحیوتەنیە فەرمێ ئێستا بۆ لاف و گەزاف هەرچیە بینی عاشقە ئێستاوای لاتەوە بەڵام چۆن نەک هەموو کەس جان فیدا وەک میم و حا و واویە یعنی وەکو مەحوی بەڕاستی ئەبێ وەکو مەحوی جان فیدایانە عاشق ببی عشق هەموو کەسێک ناکا بە شاعیر نابێ گومان نابێت چکە زۆر جار کەسێ عاشقە بەڵام ناتوانێت شاعیر بێ شاعیر بوون هونەرێکی ترە یعنی بەڵام من باوەڕم وایە مەسەلەن کەسێکە شاعیرە ئەگەر عاشق ببێ شتی جوانی لێ دروستە بێ بەڵام هەندێک کەسێ عاشقێکی زۆر باشیشە ینی ڕازگویانە بەڵام توانای نووسین و دەربڕێنی نییە زۆر کەس هەیە بۆ لای ئێمە مەسەلەن وەکو هونەرمەندانی کە گۆرانەکانەکەن شعرەکانەکەن بە گۆرانی ئەوی ژێ دەڵێ ئەم چیرۆکە بۆ ژێڕم و حەزەکەم شعرێکی لێ دروست بێت ئەو زۆرمان بینیەوە بەدڵی ئەو مەسەلەن شعرێک لەسەر ئەوە دروست ئەەکەی ئەگەر خۆی شاعیر ببووایە یان خۆی پێی بۆ ببردایە بزانانی ئەنووسێ دڵنیا بە احتیاجی بە تۆ نەبووە خۆشی جوانتری نووسی چکە خۆی لە ناو ڕووداوەکە ئاژی باشە قورس نییە ئەوە بۆ شاعیر وەکوی باست کرد شعر ئیلهامە تۆ تا ئیلهامەکەت بۆ نەیە ناتوانانی ئەو بابەتی لە دڵتایە یاخود لە مێشکتایە بینوسی قورس نییە ئەوەی کە کەسێک داواکاریت لێ ئەکا لەسەر بابەتێک تۆ بێ خۆتی بۆ ئامادەکەی وەکوت کرد کە شعریش خۆ ئامادەکردنی بۆ نییە ئیلهامە ڕاستە خۆی عادەتەن کاتێک کەسە چیرۆکێکە بۆ باسەکە ئەبێ لە تۆ بە چیرۆکی زۆر خەمگین هەیە عەزێتی دڵتەیە ئەبێتە چۆنەڵی هەوێنی شعرێک بەڵام زۆر جار هەیە ئەو چیرۆکەکە بەنسبەت خۆی زۆر باشە بەنسبەت بنەوەوانی ینی من ناتوانم ئەدەبیانە هیچی بۆ بکەم بەڵام ئەمە و گرفتەشمان هەیە پەشێوخانە ئێستا بۆ منە هونەرمەندێک ئاوازێکی ئامادەکراوی بێگانەی هەیە ینی غەیری ئاوازی باشە ئاوازەکە هێناوە ئەڵێ کاگەسەر لەسەرم ئاوازە تۆ شعرێکم بۆ بنووس وڵی من هەرچی یەکەم ناتوانم ینی خۆ من بەشێکی خەیات نیم تۆ قیاسێکم بێتی و منجلێکە بۆ بدوون زۆر جار ئەم تواناییە نییە من مەسەن لاوان نەخۆ من حەزم لەو ئاوازە نەبێت کە هیچ شتێکارم تێنەکات چۆنە تۆم شعرێک بۆ تۆ بنووسم بەتەکیت بۆیە عادەتەن من شعری گۆرانی وان پێ باشە من بە بڕای من شعرەکە هەبێ هونەرمەندێک لە دڵی باشە جاران وابوو ها ئەم گەنجە تازانەیە ئێستا دەستیان کردو بەم جۆرە لە شتەکە پێشەوانە بڵێ ئاوازێن و داوای شعرەکەن جاران شعرێک هەبوو شاعیری نووسی هونەرمەندەکە کاری تێکرد زۆری حەز لێ بوو ئەچوو لەگەڵ موزیسیانێکە لەگەڵ ئاوازدانەرێکە ئەو ئاوازێکم بۆ دابنێ بۆ ئەم شعرە ئێستا لە شعرێکم بۆ بنووسە بۆ ئەو ئاوازە ئەمایان قورس بۆ بەڕاستی بەڵام ئەگەر بم بێتەوە سەرم ستایلی ترە چەنەمە تێچووی کەمترە ئاوازێکە و خۆی لە ستودیۆکە ئایڵێ و ئەچێتە سەری و تاوە بەڵام ئەگەر موزیسیانێک و بێنی مۆسیقاکە بۆ دروستکە و ئاوازدانەری ئاوازەکەت بۆ دانێ و دووبارە ستۆدیۆمە ئەرکی قورسترە بەڵام تۆ دیقەتت داوە ئەو گۆرانیانی کە زۆرە مێننەوە ئەو گۆرانیانن کە لە کۆنە بەدڵنیایی هەم گۆرانیەکانیش هەم شعرەکانی من حەزەکەم ئەوەش بڵێم منە و کەسەم هەموو ڕۆژێ
ئەو گۆرانی هەیە ئەوازم فەرمێت 10 ساڵ بەدوێ ئاوازێکا گەڕاوم 10 ساڵ تەمەنێکە ئەوانە تا بتوانم ئەو ئاوازە لەگەڵ ئەو شعرایەک بێتەوە من ئەو کەسەم ڕۆژە بۆ کڕینی ناز ژیانی نانی سبەی بەڵێ با بە هەڵێ نێڵێن ڕاستی بەڕاستی تۆ ئەمە مەڕۆحێتی گۆرانی دروستکردنە لە ڕاستی زۆر ڕاستە باسی هونەرمەندت کرد بزانام هیچ بە دڵنیایەوە شعرەکانت کراون بە گۆرانی پێم خۆش بزانام کراون بە کام گۆرانی بێژانن بابەتەکانی تۆیان کردو بە گۆرانی تا چەند لی ڕازی بووی لە گۆرانیەکانیان کە شعرەکانی نەشێوان دەبێت لە هەمویان ڕازیم چکە بەڕاستی پێشەوەی بابەتەکان بڵاو بێتوانێ قسەمان هەیە ئاگاداری من لە هەمویان ڕازیم و دەستخۆشیش لە هەمویانەکەم بەڵام ئیتر عادەتەن ئیشی جوان هەیە و جوانتر هەیە و جوانترین هەیە و ینی ئەم فەرقانە هەیە کاک محەممەد پەرۆش کاک هەڵۆزیرەک شەهرام سەردار ئارۆژ عوسمان وەڵا زۆرن ئەگەر ئێستا ناویانم بیر نێت تێکستەکانیان کردە بۆ گۆرانی و هەستێکی خۆشیشە بۆ من ینی ڕازگۆیان هەستێکی خۆشە گۆرانەکان ئەبینم شعری منە و لە ناو پاس و لە ناو سیارە و لە کافتریایەک و مەسەلەن لە جێگایەک و کە گوێم لیانە بێتەوە هەستێکی خۆشە بەرهەمێکی توێ و کراوە گۆرانی بەڵێ پێی مرتاحە هەستێکی چۆنە وەکو باست کرد کە زۆرێک لە شاعیران بەداخەوە ئەوانەی کە خەڵک بۆ نمونە هەیە لەوانەیە لە 10 ساڵە دێرک شێعر نەخوێنێتەوە ینی ترەمە هەر کەسە و هینی خۆیەتی هەستێکی چۆنە کە تۆ لە ڕێگەی ئەو گۆرانی بێژانەوە بۆ نمونە بابەتەکانت زیاتر ئەناسرێن چونکە کە گۆرانیەکەش ئامادە ئەکرێ زۆرێک بیر لەوە ناکاتەوە کە شعرەکە هیکەیە کە ینی کات ئەوە ڕوبەڕووی ئەوە بوویتێتەوە زۆر جارە بۆ من دوای چەندین ساڵ ینی ئیشێکمان کرد لەگەڵ کاگارە عوسمانە نیشانە 5 میلیۆن ڤیوەری هەبووە باشە لەم 5 میلیۆن کەسە باوەڕ ناکەم 500 کەسی بزانە مەسەڵەن تێکستەکەی کە هی بەڵێ کام گۆرانیەتیک ئارش گۆرانی نیشانە هەیە چەند دڵم خۆشە کاتێت بینمە گۆرانێکی زۆر جوانە لە بۆ هەرتوێ ئەوینم عاشقی تۆ بم پڕ بەدڵی خۆم زۆر لە لام سەختە گەر بڵێ ئەڕۆم کردی بۆ گۆرانیە مەسەڵەن تازەکی من قسەم لەسەر کرد بوودام نابوانێ لە سوۆشیال میدیا کۆمەڵێک نووسیبی وڵای کاکە سەر نەبزانێ شعرە ئی تۆی ئەوانە جام بەسەکەم ئەوەیە بەڵام من خۆموانی کە سەری فیلمێکەکەم ئەزانم کێ دەریە ناوە کێ ڕۆڵی تیابینێ ناوەکانیان چیان مەسەلەن گوێ لە گۆرانێکەکرم حەزەکەم زانم شاعیرەکەی کامێ ئەوە بۆیە ئاشنا بم بەوانە بەڕاستی چکە ئەوانش سەربازی ونی پشت ئەم ئیشە زۆر ڕاستە ینی تەواوکەری ئیشەکان ئەگەر بڵم یعنی زۆر ڕاستە و زۆر ڕاستە بزانام باسی ئەوەت کرد باسی سوۆشیال میدیات کرد بزانام لە ئێستا تا چەند گرنگی بە سوۆشیال میدیای لە بابەتی بڵاوکردنەوەی بەرهەمەکانت تا چەند گرنگە مەسەلەن ئەکاونتێکی باشت هەبێت ئەو بەرهەمانی کە تۆ دایئەنەی تا چەند خەڵک سەرم پێیان خۆشە تۆ لە ڕێگەی مەسەن سوۆشیال میدیاوە داینێ وەک لەوەی لە نامیلکەیە کابە یاخۆ لە کتێبێکا چاپی بکەیت باسی کتێبت کرد من حەزەکەم ڕوونکردنەوەی لەسەرەوە بە من بەڕاستی بۆ خۆم بۆ هەستیار لەگەڵ چاپکردنی کتێبانی و پێشتریش ڕووی یاوە سەلەن دەستگای ڕاگەاندنی زۆر باشەوانە کە ئیشی لەسەرکەی بەڵام من حەزم نەکردووە چکە بەڕاستی کتێب ئەمانەتێکی قورسە من حەزەکەم دوای خۆم ئەگەر شتێک بوو بە شاعیر وتیان شاعیرێکی باشە بە دڵمانە ئەگەر چاپیان کرد چاپیکەن من حەز ناکەم تا خۆم ماوم بچم کتێب چاپ بکەم و بیکەم بە مەزدەر و دوجارێکیشی سەرنج بۆ شتێکی تر ڕاکێشام کە زۆر لام باش بوو ئێمە خوێنەرمان کەم یعنی تۆ 1000 تیراژ چاپەکەی لە کتێبێ چەندێکی ڕواتەمێنێتەوە نافرۆشتی چەندێکی لە ماڵەکانە دووبارە خۆڵ لێنیشێ بەڵام تۆ توانی بە سوۆشیال میدیاکەی خۆت هەموو ڕۆژە لەناو خەڵکابی ئەگەر سوۆشیال میدیایەکی باش و چالاکە دەبێت ئەتوانی هەر کات هەر کەسێکی ژەگەر خوێندەرێکی باش بێت توی بوێ دووبارە هەر کە ناباتەوە سوۆشیال میدیاکە و ئاسانتر و دنیاش تەسەوڕەکەم بەرەو عەسڕێک ڕۆشتووە کە ئیتر سەردەمەکە وای لاتەوە تەکنۆلۆژیا زاڵ بۆ بەسەر هەموو شتە لە مۆبایلەکەیە بەتەکید لە مۆبایلەکەیە بۆیە من سوۆشیال میدیا گرنگیشی پێم و زۆریشم لا باشە زۆر باشە بزانام بابەتێکی دیکەمان وتت باسی ئەو شعرت بۆ کەم ئەوە یەکەم بۆ خوێنمەوە باست بۆ نەکردم ئەو شعرە پامێکی زۆر جوانیتیایە من ینی زۆر جارەڵێم نووسین باشە بابەتێکی جوانە نووسین ئەو پلەیە کە شاعیر حەزەکە پێی بگات و پێی نەگەشتووە ینی ئەو خەیاڵە جوانی بۆ توی باسەکە ئەو شتە جوانی پیشانی تۆیە مەرج نییە خۆی پێیگەشت بێ
نقطەیەک سەخفی ئاواتەکانی خۆیت و پێی نەگەشتو ئەوێ پێی بگە باشە من لێرەواڵە مەڵە من مناسە لە ڕێی نووسین و شعرەکانمەوانێ تکاکە من بەو چاوەشینە جوانی خۆت مەبینە بە زەردەخەنەی سەر لێوم فری و مەخۆ من ژیانم هەمووی شینە تۆ من ئەمە پەیامێکە ینی تەواان لە نووسینەکانە بۆ کەسی بەرامبەر کە من شینەکاتەوە لەسەرم شعرانە ینی منیش وەکو خەڵک پێکەنم وەکو خەڵک تو ڕابم وەکو خەڵک مەسەلەن ئەوە ینی ئێمە لە شوێنێک لەگەڵ کۆمەڵە برادەرە زوو لەگە برادرانە کۆبینەوانێ لە یەکێک لە قسانەحەکانی شاری سلێمانی لامان نابووە بە سەفەرێکی هونەری لامان نابوو پاخلەمانە خواردەوانە دانێتی و پاخلا خۆت کاک خۆ خەڵکی زۆر پاخلا خۆ قاوینەوە سەرەوەی کە شعرە نووسە ناوێ پاخلە بخوا بۆیە ینی بەشێکی هەیە من حەزەکەم نووسەر ئەوە بڵێ ئەم دنیایشی کە من باسیەکەم ئەو شعرە ڕێک باسیەوەکە تۆ بەم چاوە سێرمەکە لەوانەیە من هەموو ئەمە نەبم کە تۆ لەم دیێڕەوانەوە ئەیبینی زۆر ڕاستە بزانم ئەم بابەتەیە کە ئێستا پێشکەشوانەکە ئەمان ناوی چیە ئەمان ئەم بابەتە ئەمە پێناسەی عیشقە یەکێکە لەو تێکستانەی کە من پێی ناسراوم حەزم کرد و کاتە بۆ خوێنەوە کە باسی عیشقمانە کرد هاتە مێشکم بەرنامەم نەبوو کە ئەمە بۆ بخوێنەوە باشە بۆتایخۆ کێشەمان پێم وتم شعر نە پێناساکرێ نەکە زانێت چۆنەوەوانە تێکستە شاد تقریبا ئیشارەتێک بۆ وایە فەرم هەموو ڕۆژێ منی شاعیر لێم دەپرسن عیشق چۆنە هەموو ڕۆژێ منی شاعیر لێم دەپرسن عیشق چۆنە عاشق هەمیشە دڵخۆشە یان هەندێک جار گرژومۆنە لای من عیشق تێکەڵەیەکی دوو بەشە لێک کاتە هەم ناخۆش و هەمیش خۆشە دەریایەکە پڕ لە ئاوی محەبەت و کامەرانی ئاگرێکی وا بە سوێشە بۆ هیچ کەس نییە ئامانی منی شاعیر پێش عاشق بوون نەمدەزانی ئاگر و ئاو چۆن وا ڕادێن بە ئاسانی بەڵام ئەمە مانای عیشقە پێناسەیەکی بێناوە هەم ئاگرە هەمیش ئاوە هەم کامەرانی و خۆشیە و هەمیش دەرد و ژان و سەخت و پڕز و خاوە دەی لێم گەڕێن من ناتوانم پێناسەیکەم عیشق هەروە تاو ناتاوە سپاس بەوتم دەستە خۆش بێ بزانم شعری خراپ هەیە کاگەستێر شعر هەیە خراپ بێت وڵای ئەگەر شعر بەڵێ شعریش کوالێتی هەیە ینی بە معنaa خراپ نابڵێن ئەمە شعر ئەگەر خراپ بێ ناوێت بە شعر باشە ئەگەر بوو بەش فۆرمی شعری وەرگرت بەس کە بڵاو کرایەوە کەسەکە بڵاوی کردەوە وتی ئەمە هۆنراوی و ئەمە شعرە کەواتە چێت شعر بەڵێ ئێمە شعرمانەیە مستەوای لاواز مستەوای مامناوەند مستەوای زۆر بەرز ئەمەمان هەیە بەش شعری خراپمانە بەڵام من پێم خۆشە ئەو جۆرە نووسینانەشە بێ پێم ناخۆش نییە ینی من پێم خۆشە نووسینی خراپە بێ باشە نەک بڵێن این بۆیە نووسەرە باشەکان دەرکەون شعری خراپە بێ نووسینی زۆر بخراپە بێ بۆیە شعرە باشەکان دەرکەون من ئەمەشم پێ باشە ینی لەسەر دەمی نالی و مەحویشە خەڵکێکی زۆر هەبوو نووسینیان هەبوو بابزانی بەڵام دوجار بێژنگێگێ بێژنگی زمانەی پێڵێن باشەکانە بێژێتەوە و خراپەکانیش ئەڕۆن زۆر ڕاستە لە داهاتووە بەشکم وەزارەتی ڕۆشن بیری لەو کاتەوە ڕخنەگیری ئەدەبی هەبێ و ئەم نووسین و جۆرە نووسینە بازار پڕبۆ لە نووسین و فەیسبوک پڕبۆ لە نووسین فلتەرێکی بۆ دابنێ بە کەسێک بڵێن شاعیر و بەتوانە و نووسەرێکی باش بە کەسێک بڵێن تۆ ناتوانانی ئەمە بکەین نەگەشتی بەم پلێ زۆر ڕاستە بزانم دوا پرسیارم باسێکی کاری ڕاگەاندنم بۆ بکە بزانم ماوەی چەند ساڵە تۆ بینینە سەر شاشەکان کاری ڕاگەاندنەکەی لە زۆر کەناڵ کارت کردووە بزانم ئەوە ئەزبوونێکی چۆن بوو کاری ڕاگەاندن و نووسینی هۆنراوە و شعر چۆنێکی گرتوێتەوە لە لای تۆ لە ڕاستیە کاری ڕاگەاندن بۆ من هیچ سەختێکی تیانە چونکە پێشتر ئەمەم نەچوو بمە بەرنامی وەکو جەنابتان بەرکامێرە و قسەکردن و فیستیڤاڵ و کۆڕی شعری و ئەنی کۆمەڵەشت بۆ من ئاسان بوو وەکو ڕاگەاندن یان بەرنامەیەکی خۆمم هەبێ و بتوانم میوانم هەبێ و سەیتەری بەرنامە و مقدمە و مۆزوع و خاتیمەی بەرنامەمان بەنیستمەوە بەڕاستی ئاسان بوون بەڵام یەکێک بوو لە هەرە ئەزمونە خۆشەکان کە حەزم لێتی بابەتی ڕاگەاندن بابەتێکی جوانە و زۆر خۆشە ئەگەر ڕاگەاندکارێک بی کە بتوانی سوود بە کۆمەڵگە ببینی و خەڵک بینەری ئیشەکانە بێ ئەگەر بتوانی لەم مەجاالە ئیشکەی بەڵێ ئیشی جوانێ من هەستم کرد
کەسێکی سەرکەوتوش بووم لە ڕاگەاندنە و بۆ ئەوەی کە ئایا ڕەبتیان چێ بێکەوە بەڵێ من ئیسفادێکی زۆرم بە لە شعر کرد بۆ ڕاگەاندن دنیاکان نزیک بوون ئەم جۆرە دنیاانە دنیای هوەر و ڕاگەاندن و ڕۆشن بیری وانە دنیاکانیان زۆر نزیکن مۆسیقا یەک سەرچاوی هەیە بەڵێ ینی دنیاکان زۆر نزیکن بۆیە بۆ من ئاسانتر بوو و ماوەیەک بەرنامە ئەو بابەتانم هەبووە ئیشەڵا لەوانەیە لە داهاتووشە هەم ئیشەڵا پرۆگرامەکە زیاتر لە چه چوارچێوەیەکا بوون هوەری بوون من هەموو جۆرێ بوون و هەمە ڕنگ بوون و هوەری هەتا تەندروستی وەرزشی ئابووری هەموو جۆرە بەرنمەیەکم کردووە دەستە خۆش بە سەرکەوتوبی وادارم ئیشەڵا بەم زوانە لە شوێنێکی باش و لە بەرنامەی باشترە لەوانەشە بەرنامەی شعریم هەبێ بۆ نمونە من هەر بێم شیتەڵی شعرەکان بکەم لە زمانی بەرنمەیەەکە ئەمەش بەرنامەی و هەم شعریشی بەتەکی تام زانیاری شەوکۆی کە بەڕێزیشت ئەوم بیرچووکە بەڕێستان شعری کلاسیک سەرچاوێکی زانیاری باشت هەیەەوە شیکردنەوەی باشی بۆ ئۆکەیت ئەوە بیرۆکەیەکی باشە هەم بەرنمەیەکی جوانە بێەوە هەم ئەو کەسانشی کە تازە یەنە ناو بوارەکە سەرچۆک و سەرچاوێکی زانیاری ئەتوانن بەکاری بێنن کاک هەستیار من شتێکی ئەوتۆم نەماوە سواز بۆەوەی کە ئامادە بووی زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە بەڕێستانم ناسی دووبارە سواز بۆ ئامادە بوونێت بۆ جەنابی شێ دەستخۆشی لە جەنابەت و لە مستافە جوانە و ڕێز و حورمەتمێ بۆ بینەروازی خۆشەویستانە زۆر سپاس بۆ کاک هەستیار ڕەزا کە بەڕێزیان شاعیر و ڕۆژنامەنووسن ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر ئەزمموی شعری و هەروەها لەسەر ئەزمموی کاری ڕاگەیاندنی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.